سنووری هەورامان بە درێژایی مێژوو هەمیشە ژن لە هەورامانە پێشنگ بووە لە هەڵەبجە و هەورامان ئێمە بە خۆشحاڵیەوە میشە بە شانازێکی گەورە باسیەکەین ژنان لەم سنوور و دەڤەرەی ئێمە بە پشتگیری و پشتیوانی پیاوانی ئەو پیاوانەی کە قەناعەتی تەواویان بە مافەکانی ژنان هەیە توانیویانە ڕۆڵی بەرچاویان هەبێ هاوشان و هاوتای پیاوان کار بکەن لەسەر جەمبوارەکانە ئەگەر باسی هەورامان بکەین بە درێژایی مێژووە گەر چاوێک بە مێژووا بگێڕینەوە ژن توانیوێتی لە کاری دەستی و کاری باخداری و کاری دەرەوە هەر کارێکە هەر ئیشێک پیا توانیوێتی ئیشی تیا بکە ژنان توانیویانە بە هەمان شێوەی پیاوانیشی تیا بکەن لەبەرەوە ژن ئازاد بووە لە هەورامانە و ژن بەڕاستی ئەگەر بەراوردی کەین بە ناوچەکانی تری کوردستان کەمترین توندوتیژی لە هەورامانەکرێ ئەمە ژێگەڕێتەوە بۆ خودی ژن لە هەورامانە کە تاکی ئازادەوە پشتگیری و پشتیوانی پیاوانیش و قەناعەتی پیاوەکان بە مافەکانی ژنان و ئەم سنوورەی ئێمە ساڵانە لە ئامارەکانی توندوتیژیە لە نزیکە بێتەوە لە سەفر ئەمە هەنێک جار ئەو ڕەخناگیریاڵێن ژنان ناچن سکاڵا بکەنە گینا توندوتیژی هەیە بەڵام من هەمیشە وەڕە دەکەمەوە چکە ژنان لێرە ئەوەندە ئازادن کە بتوانن بەرامبەری هەر نەعەدالەتیەک لە کۆمەڵگەوە بەرامبەریان بکرێ ئامادەن ڕوبەڕوویان بنەوە بۆیە ئێمە لە هەمیشە وەکو یەکێتی ژنان خۆمان بە پشتگیری و پشتیوانی ژنان زانی وەلا لە هەر بوارێک لە هەر کارێک ژن توانی بێتی کاری تیا بکە ئێمە بۆیە قەناعەتی تەواومان هەیە ژن توانای هەیە و ئەتوانین پەرە بە تواناکانی بین ئێمە ناڵێن ژن فێرەکەین چکە ژن خۆی تاکێکی وشیارە پەرە بە تواناکانی بدرێ هیچ تواناکانی کەمتر نین لە تواناکانی پیاو و ئەتوانێ ئەو بوارەی پیاو ئەتوانێ ڕۆڵی تیا بگێڕێ ژنیش بە هەمان شێوە ئەتوانێ ڕۆڵی تیا بگێڕێ فرەوەش حاڵەنە ئارۆ مەراسیمێوە چینەنە جەئی چالاکێنە کە ژەنا کردن پێی ژەنا هۆرامانی من پێسە ژەنێ یەکەم ژەنێ ڕەچەشکێنێەوە کە مایوەش حاڵیە کە دەزۆچ چاوەنەکەر و ئامنێ هورسینی بە خەڵاتکردەی ئاژەنا و بە تایبەت ڕووناگەورامی من سپاس و ئایشا کرد و ئینە دەزوەشیا و پاڵپشتیا پێژەنا کە بەیا بەرۆ بەڕاستی کۆمەلگای هەورامی ئێمە بەشحاڵێنمی کەیسە سەدان ژەنی دما و منی جامێنێ بەرەو کارکەرە کاری ئازادەوە چناژەنی جوین و کە بابکەرە هەم مای فەخریەنە پێ من کەیسە ژەناوین و کە بابکەرە دوکانی شاهانێ بازار شاهان کافێ شاهان هیچی وێ پێ من وەشحاڵێنی ڕۆ بەڕۆ وەشەویستیم باڵاکەرەوە وەروانەیە من ژەنەوە هۆرامانی بە دەرەجەی یەک جەوین وەشتەرمسیا گرنگیە فرن ئینە دۆشیێن تەجیحکردێوەن کە ئیژەنێ بەیا بەرەوە کۆمەڵگا یانە جیا بازابەیە کاری ئازادکەرە و کۆشان بەشان و پیاکاشە جەجارا خاستەر وەروانەی کۆمەلگا ئێمە سەرکەوتێ بەدەستبار و ژەنەکێمە کارکەرە ئینەمایەوەش حاڵیا پێمە بەڕاستی ئی ڕێز لێنانە. خۆشحاڵین ئەمڕۆ کە ئەم مەراسیمەیان بۆ ئێمان ساز کردو بە ژنی خاوەنکار زۆر خۆشحاڵم کە من یەکێکم لەو ژنانە و خەڵاتی ڕێزلێنان ماوەرگرت دەستخۆشیێکی تەواوم بۆ یەکێتی ژنان بۆ کردنی ئەم کارە جوانە لەبەرەوەی بیرمان نەچێ ئێمە ژنان لە بەعام و لە هەورامان بەتایبەت لە هەورامان بەتایبەتتر هەمکارێکی زۆر باشی ڕەگەتی بەرامبەرین هەمکارێکی باشی نێرینەکان و پیاوەکانین بۆ لابردنی و قورسایە گەوری کە لەسەر شانیانە بۆیە ئەکرێ باسی هەورام کاتێککە باس لە پێگەی ژن ئەکرێ و لە کارە باشەکانی ژنان ئەکرێ هەرگیز ناکرێ هەورامان لەبیر بچێ لەبەری لە هەورامانە خۆشبەختانە ژنان هەمیشە ئازاد بوون خاونکاری خۆیان بوون ئەگەر کارەکەشیان بچووک بوو بێ لە سەردەمی خۆیان حەسب ئەو کاری کە لەو کاتەیە کراوە کە ئاژەڵداری بۆ باغداری بۆ هەر شتێک بوو ئەوان هەمکارێکی زۆر باشی مێردەکانیان بوون بۆ بەرەو پێشچوونی ئەو کارە و ئەو خۆشگوزەرانی خۆیان وە لە ئێستاشا هەرگیز ناتوانین ئەومان بیر بچێت کە ئافرەتانی هەورامان دەستپێشخەریەکی زۆر باشیان کردووە وە کۆمەڵی ئافرەتی زۆر باش و خاوەنکار و بە سەلیقەیان پێشکەش بە کۆمەلگەکە کردووە.